هەم لە جاتی هەموو هاوڕێکانم لە باشوور لە کەنەکە هیوای سەرکەوتنتان بۆ خوازین و پیرۆزباییتان لێەکەین و بە دڵنیاییش ئێمە هەموو کاتێک لە خزمەتە بین بۆ قەزیە نیشتیمانیەتەوەیەکان چ لە ڕۆژهەڵات کاتتان باش بیسەرانی هێژان لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی دێل بە یارمەتیاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ یەکشەمبە 3 تەشرینی دووەمی 2024 تان پێشکەش دەکەین. سزای دیسیپلینی نوێ بۆ ڕێبەر ئۆجەلان بڕایەوە بەهۆیەوە دیدار لەگەڵ بنەماڵە لی قەدەغە کرا. با گوێرەی هەواڵەکەی ئاژانسی میزۆپۆتامیا زانراوە کە سزای دیسیپلینی نوێ بۆ ڕێبەر ئۆجەلان بڕاوەتەوە و پارێزەرانی نووسینگەی یاسایی سەدا بە مەبەستی ئەنجامدانی دیداری بنەماڵە سەردانی دادگای جێبەجێکردنی سزاکانی پۆرسان کردووە. دادوە ڕێگەاندووە کە لە 16 تەشرین یەکەمی 2024دا سزایەکی دیسیپلینی نوێ بۆ ماوەی 3 مانگ بۆ ڕێبەر ئۆجەلان بڕاوەتەوە. سەبارەت بە پاساوی سزا ئاماژە بەوە کراوە هیچ زانیاریەک ڕان نەگەیەندراوە و پارێزەران بڕیارەتانە لە سەپاندنی ئەو سزایە بدەن. ئەرجان کانار پارێزەری یاسایی ئاماژەی بەوەدا مافی هیوا مافێکی بنەڕەتی مرۆڤە و وتیچی دەبێت چاکسازی لە یاساکاندا بکرێت بەڕێز ئۆجەلانیش هاوشێوەی نێلسۆن ماندێلا سەرەتا لە شوێنێکی گونجاودا نیشتەجێ بکرێت و دواتر ئازاد بکرێت. لەمبارەیەوە مافناس و پارێزەری یاسایی ئەرجان کانار قسەی بۆ ئاژانسی هەواڵی فورات نیوز کرد و دەستنیشانی کرد نابێت بابەتی گۆشەگیری و مافی هیوا ببێتە بابەتی سات و سەودا و ئاماژێکی بەوەدا هەر لە بنەڕەتدا گۆشەگیری دژ بە بنەمای پێوانەکانی ماندێلایە چونکە مافی هیوا مافێکی بنەڕەتی مرۆڤە. کانار هەروەها باسی لەوەش کرد باخچەلی لە پەرلەمان دانی بە گۆشەگیری ئیمراڵیدان ناوە. ڕەجەب تەیب ئەردۆغانیش لە لەدوانەکەیدا پشڕاستی کردوێتەوە و توێتی بەر لە 2 هەفتە کۆمسیۆنی پەرلەمانتارانی ئەنجومەنی ئەوروپا پێویست بە گۆشەگیری پرسیار کراوە کە ئایا گۆشەگیری هەیە یان ناو و تویانە گۆشەگیری نییە. بەو شێوەیەش خۆیان دوورخستەوە. کانار هەروەها باسی لێکچوونی کرد لە نێوان ڕێبەراپۆ و ماندێلا کاپرسی لە پرسی گۆشەگیریدا وتی دوای هەر ناکۆکیەک لە نێوان هێزە دژبەرەکاندا دەرەنجام ئاشتی پێکاتوە. ئێستا ئەگەر دەخوازرێت هەنگاوێک بە ئاڕاستی ئاشتی بنرێت دەبێت لە ڕێگای چارەسەری لە یاساوە ئەنجام بدرێت و ئۆجەلانیش دەبێت هاوشێوەی ماندێلا پێش هەموو شتێک گۆشەگیری لەسەر لا ببرێت و بەدابینکردنی شوێنێکی مانەوەی گونجاو بۆی دواتر بە تەواوەتی ئازاد بکرێت. هەردوو پەرلەمانتاری پارتی چەپی سوید نادیا عەواد و هاکان سیفلینیک جەختیان لا پێویستی دەستەبەرکردنی مافەکانی گەلی کورد کردووە و داوایان کردووە گۆشەگیری سەر ڕێبەر ئۆجەلان لا ببرێت. نادیا عەواد ئاماژەی بەوەدا وەک پارتەکەیان لەگەڵ کۆتایی هێنان بە گۆشەگیری 26 ساڵەی سەر ئۆجەلان و ئەم داوایەی هەبوو. خوازیار بووین حکوومەتی سوید هەموو هەوڵەکانی بۆ کۆتایی هێنان بە گۆشەگیری بخاتە گەڕ کەچی سوید لەگەڵ تورکیای فاشیست ئەندامی ناتۆ لە هاوکاریدایە و داوای کۆتایی هێنان بە گۆشەگیری ناکات. هەروەها هاکان سیڤیلینگی پەرلەمانتاری پارتی چەپ و بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی پارتەکە ئاماژەی باگرنگی خەڵمەتی جیهانی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان کرد و جەختی کردەوە لەوەی لابردنی گۆشەگیری سەر ڕێبەر ئۆجەلان پێویستیەکی بنەڕەتیە بۆ ئاشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وتیشی تێکۆشانمان بۆ دەستەبەرکردنی مافی زیندانێکیانی سیاسی بەردەوامە و لەو پێناوەدا فشار لە تورکیا دەکەین. بەم شێوەیە دەتوانرێت زیندانیانی سیاسی ئازاد بکرێن و گۆشەگیریش لەسەر ڕێبەری گەلی کورد لا ببرێت.
هاوسەرۆکی گشتی دەبەپە چیدام گەلک چۆن ئۆجار وتی پرسی کورد لە قەیراندایە و بۆیە دەبێت لا دژی گۆشەگیری ئیمراڵی بە هاوبەشی دەنگ هەڵبڕین. پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی لە ناوەندی کولتور و هونەری سەر بە شارەوانی ئامەد کۆبوونەوەی گەلی ئەنجامدا و لە کۆبوونەوەکەدا نوێنەری چەندین دامەزراوەی مەدەنی و کۆمەڵایەتی ئامادە بوون. هاوسەرۆکی گشتی دەم پارتی تۆنجار باقرخان لە کۆبوونەوەکەدا قسەی کردو سەرنجی خستە سەر ئەو کێشە و قەیرانانەی سیستەمی سەرمایەداری لە هەرێمەکەدا و تورکیا دروست بووە و دیاری کرد کە کێشەی سەرەکی لە تورکیا پرسی کوردە و لە بەردەوامیدا باقرخان سەرنجی خستە سەر پەیوەندی مێژووی نێوان تورک و کوردان لە تورکیا و دەست نیشانی کرد کە ئەو پەیوەندیە پەیوەندیەکی مێژینەیە و بەڵام لە ئێستادا دەسەڵاتداری با مەرامی بەرژەوەندیەکانی خۆی بەکاری دەهێنێت و وتیشی پەیوەندیە مێژینەیەکان نێوان کوردان و تورک لەسەر بناغەیەکی دیموکراتیک دەپارێزرێن و پاڵپشتی لێ دەکەین. مەجلیسی ژنانی کۆنگرەی دیموکراتیکی گەلان هەدەکا با دروشمی بە هیواوە هەنگاو دەنین بەسەر هەڵدان مەزن دەبین و بە بەرخۆردان سەردەکەوین 11مین کۆنفرانسی ژنانی خۆی لە ناوەندی کولتوری و هونەری دکتۆر قادر تۆپاش لە ناوچەی سانجاک تەپە ئەنجامدا. لە کۆنفرانسەدا سیاسەتمەداری کورد سەباحەت تۆنجەل کە ساڵی 2011 یەکەمین هاوتەبێژی هەدەکە بوو پرۆسی دامەزراندنی هەدەکەی بەبیرهێنایەوە وتیشی ئێستا ڕوبەڕووی ڕەوشێک بووینەتەوە پرۆسەیەک هەیە یان نا. شتا سەرەکیەکە ئەوەیە ئێمە چەندین ساڵ وتمان پرسی کورد لە ڕێگەی مخاتەبەکانەوە چارەسەر دەکرێت. چارەسەری پرسی کورد لای بەڕێزۆجەلانە گرنگ بۆ ئێمە بەرنامەکانمانە دەبێت ڕێگەیەک بدۆزینەوە یان ڕێگەیەک بکەینەوە بۆیە نابێت باوەڕ بەوان بکەین دەبێت باوەڕمان بە بەرنامە سیاسیەکانمان ببێت. تێکۆشانی ئازادی دەبێت بەرزتر بێت و تێکۆشانی ئازادی لە هاواری ئازادی ژناندا بەرزتر دەبێت. پێویستە ئەو کەسانەی بەم سیستەمە دەڵێن بوەستا یەک بگرن و پێکەوە ئایندەمان بنیات بنین و سەرکەوین. فەرماندەیی ناوەندی ئەمریکا لە تۆڕی کۆمەڵایەتی ئیکس سەبارەت بە گەشتنی فڕۆکەی B-52 ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕایگەیاند فڕۆکەی جۆری بۆمبهاوێژی B-52 لە بنکەی ئاسمانی مینۆت لە ویلایەتی داکۆتای باکوور گەیشتووەتە ناوچەی بەرپرسیارەتی فەرماندەیی ناوەندی ئەمریکا. ئاماژەی بەوەیشدا بە مەبەستی بەرگریکردن لە ئیسرائیل هێزی سەربازی نوێ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست نێردراون و دەشڵێن هێزە نوێەکە بە چەک و کەرەستەی سەربازی پێشکەوتووەوە دەنێرینە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەرکەکەیان بەرگریکردنە لە سوپای ئیسرائیل. بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری هەڵەبجە بڵاوی کردەوە لە ماوەی 3 ڕۆژی بەڕێوەچوونی فستیڤاڵی هەناردا لە هەڵەبجە 300,000 کەس سەردانی شارەکەیان کردووە و هەروەها لە ماوەی 3 ڕۆژی بەڕێوەچوونی فستیڤاڵەکە بە بڕی 1,435 ملیۆن دینار مامەڵە کراوە. هەروەها بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری هەڵەبجە ئەوەشی خستووەتە ڕوو سەرجەم بەڕێوەبەرایەتیەکانی پارێزگای هەڵەبجە بە شێوەیەکی ماندوونە ناسانە بە مەبەستی سەرکەوتنی فستیڤاڵەکە کارەکانیان بە سەرکەوتوانە و ئەنجامداوە و هیچ ڕووداوێکی نەخوازرا و ڕووی نەداوە. جێی باسە دەیەمین فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە لە پارکی شاری یاری هەڵەبجە بە دروشمی ڕاستەنایەتی و شوناسی نەتەوەیی پاراستن و پەرەپێدانی بەرهەمی خۆماڵی و گەشەپێدانی چالاکی کولتوری و هونەری بۆ ماوەی 3 ڕۆژ بەڕێوەچوو. ژمارگەی دێرین و وڵات پارێز کە 45 ساڵ تەمەنی لە ناو تێکۆشانی نەتەوەی گەلی کووردا بووە و تا دواهناسەی لە خەباتی نەتەوەی ڕەنج و وڵات پارێزی دانەبڕا بە هۆی نەخۆشیەوە ژیاناوایی کرد. عمەری حاجی حوسێن لە ساڵی 1970 لە سەردەستی شەهیدی سەرکردا شەهید ئارام دەبێت ئەندامی کۆمەڵی ڕەنجدەران و درێژە با کاروانی تێکۆشانی پێشمەرگایەتی دەدات. وەک مامۆستا و پێشەنگێک سەدان گەنجی وڵات پارێز و نیشتمان پەروەری پەروەردە کردووە و دوجار شەوی 2 تەشرینی دووەمی 2024 بە هۆی خوێنبەربوونی جگەرەوە لە نەخۆشخانە لە ژێر چاودێری چڕی پزیشک دڵامەزنەکەی لە لێدان کەوت و ژیاناوایی کرد. بیسەرانی هێژا گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان بمێنن لا خێر و خۆشیدا.
تشكي دل هم برزوردارية دهاكان ما خون خير أزادي بنورزي خملان ایروژ لزانته پرتوکیچی کردن سرکشی کوبنده سرفرازی کردن. بله سوارن آزادی حزب خوش بزندن و تسنگالات و زنارانده نشان اکتیب خونی نقشاندن. لو ما هرکس درشاد بود هر کسی گفت دستانه 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 شروع بارنگلی زاپ آواز بخم خمته